دەست بە دابەشکردنی موچەی مانجی ئادار کرا و خانەنشینانیش کە موچەیان وەرگرت خۆشحاڵ بوون. لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان گەڕان بە دوای کەسانی ونبوو بەردەوامە. سزای جۆرا و جۆریش بۆ ئەو شوێنکارانە دانراوە کە یاری ئاگرین و تەقەمەنی ئەفرۆشن. سڵاوتان لێبێت وەم کاتتان باش چەند هەواڵێکی گرنگتان پێشکەشەکەم. ئەمڕۆ دەست بە دابەشکردنی موچەی مانجی ئاداری ئەم ساڵ لە هەرێمی کوردستان کراو بە پێویستی بڵاوکراوەش کە وەزارەتی دارایی دایناوە کەسوکاری شەهید فەرکراوان زیندانیانی سیاسی خاوەن پێداویستی تایبەت خانەنشینانی شارستانی و پێشمەرگا موچەوەر ئەگرن. 964 لە هەولێر و سلەیمانی ئەو بانکانەی بەسەرکردەوە کە موچەیان لێدا باش ئەکرێت. پیاوێکی خانەنشین لە سلەیمانی ئەڵێت ئەو جارە تۆڵەیان بۆ کردینەوە بە دابەشکردنی دوو موچە بەسەریەکەوە. وتیشی من خەڵکی لادێم دۆخم باشترە لە بەشێکی خەڵکی شار چونکە کرێی خانوو نادەم. لە هەولێریش خانەنشینان قسەیان بۆ 964 کردووە دەڵێن بەشێکی موچەکەیان دەدەنە پێداویستی جەژن و بەشەکەی دیکەش بۆ قەرز و قیس دەڕوات. ماوەیەکە گەڕان بە دوای کەسەون بووەکان لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. هەیەیانە بە ئاودا چووە، هەشیانە لە ماڵ چۆتە دەرو نەگەڕاوەتەوە. ڕۆژی 19 مانجی ڕابردوو کاتێک لافاو لە پارێزگای دهۆک دروست بوو، دوو هاوڵاتی بە ئاودا چوون. توانرا تەربیەکێکیان بدۆزرێتەوە، بەڵام دووەمیان تا ئێستا نەدۆزراوەتەوە. لە سنووری ناحیەی خانچە گەنجێک بە ناوی ڕۆژڤان لە ماڵ دەچێتە دەر، وەک لە کامیرای چاودێری دوایین دیمەنیان بینیوە بەرەو لای ڕووباری خانچێ ئەڕوات و ڕۆیشتووە. نەگەڕاوەتەوە، ئەوە بووە زیاتر لە 2 هەفتە تەرمەکەشی نەدۆزراوەتەوە. لە زاخۆش ماوەی 6 ڕۆژە منداڵێکی 5 ساڵان لەناو ئاوی ڕووباری خابوور خنکاوە و تا ئێستا نەدۆزراوەتەوە. بە هەمان شێوە لە قەزای کۆیش هاوڵاتیەک کەسوکارەکەی دەڵێن نەخۆشی هەیە، ماوەی 9 ڕۆژە دوای دەرچوونی لە ماڵەوە نەگەڕاوەتەوە. پێشتریش کەسوکاری ڕایان گەیاندبوو کە چوو بێتە سلێمانی، بەڵام دەڵێن کە چووینە سلێمانی لەوێش نەمان دۆزیوەتەوە. بەرەجەژنە و بەشێک لە بازاڕەکانی هەرێمی کوردستان پڕ دەبن لە تەقەمەنی یاریە ئاگرینەکان، بەڵام لیژنەکانی حکوومەت فرۆشتنی ئەم بابەتانیان قەدەغە کردووە و دەڵێن هەر شوێن کارێک سەرپێچی بکات سزای بەسەردا دەسەپێنن. هێمن فەرحان ئەندامی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی قەزای سەی سادق بە 964 وت ساڵی پاری یەک پیکاپ تەقەمەنی و یاری ئاگرینیان دەست بەسەرداگرت و لە ناویان برد. بۆ ئەم ساڵیش سزایان بۆ ئەو شوێنکارانە لە ناوبردننی کەرستەکان و دواتریش سزای پێبژاردن. دەڵێ ئەگەر ڕێژەیەکی زۆریشیان لێ بگیرێت دەیاندەنە دادگا و شوێنەکەشیان پێداخەن. هەواڵێکی سەرنجڕاکێش بۆ ئەو فەرمانبەرانەی کە باس لە دابەشکردنی زەوی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەکرێت. دیارە ماوەیەک لەمەوبەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە زەوی بەسەر ئەو فەرمانبەرانە دابەش بکرێت کە تاکو ئێستا سوودمەند نەبووینە لە وەرگرتنی پارچە زەوی لەلایەن حکوومەتەوە. 964 بە دوواداچوونێکی کرد بۆ ئەوەی بزانێت لە کام شوێنی هەرێمی کوردستان تا ئێستا زەویەک دیاری کرابێ بۆ ئەو فەرمانبەرانەی کە پێویستە زەوی وەربگرن. دیارە چەند ڕۆژێک لەبۆ بەر شارەوانیەکانی دارێ ڕاپەڕین کۆبوونەوەیەکیان لەگەڵ تەواوی شارەوانیەکان کردبوو بۆ ئەوەی ئامادەکاریەکان دەست پێ بکەن. 964 پەیوەندی بە سەرۆکی شارەوانی چوار قوڕنە کرد، ئەو ئاشکرای کرد کە ئەوان زەوی دابینکراویان هەیە و ئامادەیە بۆ ئەوەی بەسەر هاوڵاتیانی یاخود فەرمانبەرانی سنووری ناحیەکان دابەش بکەن. لە 964 شوێنی ئامادەکراوی زەویەکانمان داناوە، ئەتوانن سەردانی وێبسایتی 964 بکەن بۆی وردەکاریەکانی ئەم هەواڵە بخوێنەوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.